هەورە نکاتان باش چۆن هەندێ هەواڵمە دەستگەیشت ئیتر پێم خۆشە لێرە قسە و باسی لەسەر بکەم بەڕاستی بورم پچڕانەکەم کرد حاڵەتێک بوو لە لایڤ ناتوانێت بچێ دەرێ و بێەوە خۆش نییە ململانەکانی نێچیر و مەسرور یان تەشقەڵەکانی مەسرور بە نێچیر و تەشقەڵەکانی پاڤڵ بە لاوراڕیان بەڕاستی ئەو پاڤڵە ئاخر دیداریە من دیتم نۆرماڵ نییە و ئینسانە بەڕوا بکە خاوەن پێداویستی تایبەت لە ئادۆهۆدەی هەیە ئادۆهۆدەوەتە عەجول ناتوانێ سەیری بڕۆ ڤیدیۆکان بکە ئاڵەستی ڕێبەعەتەوە دەکا ئەوە دەکا ئەو کابرایە یعنی پێویستی بە بەجددی بە یارمەتی دەرا کورە گوناحە وەڵڵاهی ئەویان کرد ئەویان کردە سکرتێری یەکێتی بەفعالی زۆر خۆش گوتی با سەرمایەدارەکان بە ئیسراحەت بخەون کەچی وەڵات دوێنێ گەورەترین سەرمایەدارەیە گوتی بڕۆ ژۆرێ ببورن هجومی سەری کرد هیرۆینی هەیە چەکداری هەیە تەدریب تەواو قانونی چ تەڕەماشت بە کەفی خۆیان یعنی ئێستا پرسیار لەوەدا ئێستا ئەو هێزە چەکدارە چۆ سەر مەسەڵەن ئەمە بۆ خۆم دیفاع لە یەک دەوڵەمەند ناکەم یەکێک لەوانە فاروقی مەلا مستەفا کە بەشێکە لە خوێن مژەکانی کورد بەڵام یعنی بەجددی چێ دەرێ حەق بوو ئەوەی پاڤێل و هێزە چەکدارەکە کردیان ئەو ئیهانەت چ بوو کردیان ئەگە کوڕەکەی لەگەڵ لاهووری بینی خۆش نەبە ئەوای لەگە دەکرا کوردیا پاڤێلەشێ دوو ڕۆژ نابێ ئەو قسەت کردیە سەرمایەدارەکان بە ئیسراحەت بخەون هاوڕێیان تەشقەڵەکانی باڵی مەسرور تەعان باڵی مەسرور تەسفی جەماعەتی نێچیری کردیە بەڕواکەن کەسی نەهێشتی هەمووی ڕەوانی مارێ کردیە لە ڕووی داری و ئەوەنە نەچیریش پڕی ڕاوێژکار و سەرۆکاتی هەرێمی کردیە یەکێک لەو شتانێکە کە لەگەری هەندەکان هاوڕێیان ئەوەیە ملک و ماڵی دەوڵەمەندەکانی نزیک لە نێچیریدا گیر دەکەن چۆن ئەو ڕێگای زۆر کورە و دەوڵەمەندانە زۆر زیرەکەن لە دۆزینەوەی ڕێگا حکومەت نییە بەخوا کورفکن ئەچنە سەر کۆمپیوتەری بانقەکان چێ چەندی پارە هەیە چی هەیە ملک و ماڵ زانیاری وەشی زانی هەمووی دەردێنن بانجان دەکەن وەرە ئەو پارانتانە چێ بوو زیاریە پارەی میلەتە وا ڕۆحیان دەبن دەوڵەمەندی زوو دەترسێ پارەکەش هەمووی فعلەن بە دزی پەیدا کردیە دەرێت کاکە هەندێکی بدەمە موشکیلە نییە لۆتە ئابەردەکەین ئەوە ڕێگایەک لە ڕێگایەکانە و ئەرشیفشیان هەموو دەردێنن ڕێگایش کە زۆر خۆش پەیدا بووە دەرێنێت چەند ساڵێکە ئەوەیە حکومەت توی تووشی ئەو قەیرانە دروستکراوەی بوو چەچی دەدا خەڵک لە زیاتی پرۆژە مەسەڵەن هەموو ئەوانەی پرۆژە باز نەبیەکانیشەوە پرۆژەیان کردیە مەسەڵەن بای 4 ملیارد دینار دەکات 4 ملیۆن هەندێک چەکەچی دایتێ وتی ئەوە چەکە لە زیاتی لە ئایندە پارەما هەبوو دەدەینێ ئێستا جەماعەتی مەسروری دەڵاڵەکان پەیدا بوون چن ئەوانە بە 120 خۆیان 180 لە بۆ خاوەنەکەی دەیدەنێ مەسەڵەن شتێک بای 10 ملیۆنی بی 10 ملیۆنی بی 120 لێ دەبڕن ملیۆنێک لۆ خۆیان نۆش لە بۆوان نا ملیۆنێک نان 120 دەکەن نزیک 2 ملیۆن لۆ خۆیان هەشتۆوان ئاوە کەوە لە هیچ شوێنێک ئەتو چەکی پارە بچی بڵێ کاکە 120 لە بۆ من ئەمن لۆت وەرەگرم لە حکومەت بەخۆیان هەر بەخۆیانی شەکەتم شێ پێ دەکەن هەر پارەی حکومەتدا چەکەکان ئاکتیڤ دەکەن واتە بەگڕ دەخن لێیان وەردەگرن مەسەڵەن بای 1 تریلیۆن ئەوەی بی 200 ملیۆن لۆ خۆیانە کەشتوانە خێرا ئەو مۆدیرە بوونە لێیان وەردەگرن یعنی یەک ڕاوەڕووتیە لەوە نییە زایدن ئەوانەی تەسلیمیان نابن ئەمە قەبزیانەوە دەرەکەن بکەن دەڵا دزە تەواو تۆمەتەکان حازرە شێوڕە برادرێک باسی لە حاکمەتی کۆنی نۆتەکان کرد سەناوەکەیم لەبیێت تۆ لە ئاسایش بوو دەیکۆ هەیە کەس تۆم هیچی نەکرد بوو هەمووی تۆمەتەکانی لۆ ڕێز دەکرد و دەگۆی ئیمزا بکە ئەوانە شوان ینی ئەو دەوڵەمەندان ڕاست هەموو پارەی دزیاریە و معنی تەساهولیان لە حکومەت لۆ کرایە بەڵام کە پارەیان ئێوە دەگەن لەوە نییە پارەکەی بگەڕێنەوە خەزینەی دەوڵەت و لە خزمەت گوزاری هەلۆ باڵی مەسرورە باڵی مەسرور هەموو پارەکەیان لێ وەردەگرن
پارەکەیان لێ وەردەگرن بۆ خۆیان ئەوی تەسلیم نابی ئەمر قەبزی لێ دەکەن یەشێک لەوانە لەو ماوە کە ئەمر قەبزیان لێ دەرکردی هەراتە ئەڵمانیای پارەکەی نەدا حاجی عەباس نزویکی نێت ئەوە بوو کەریم سنجاری بوو پارەی نەدا ئەمر قەبزیان لێ دەرکردیان دزی گۆندەڵی کردی تا ئەن ئەو شتانە نییە و دەوڵەمەندانەی کە تشقەڵیان پێ دەکرێت بەس تەنیا نزیکی نێچیرینە یە بڕۆ تەحەداتان دەکەم ئەگە یەکێکی سەر بە پاراستن و نزیک لە پاراستن بی تشقەڵیان پێ بکری بەو شێوەیە پارە وەرگرتن و سەرانە عەینەن کو ئاغاکان وەخت خۆی سەرانەیان وەرەگرت و هەمان شتە ئەو بۆمە زۆر کێشەی گەورە نییە بەس کاچی من بە هەموو حاڵەتێک ئەوە سیستەم نییە ئەو حکومڕانی نییە ئەو چەتەگەراییە یەکەشکە لەو ڕێگەیانە هاوڕێیان یەکشتوانەوەکو بزەکەریە هەندە پارەی حکومەتی لیان قت کردو لەوەی سەر بە نێچیری و زاوایی سەربا سەورامی و سەربا سەورامی پیاوی نێچیریە و ئیتر تەواو ئەسەمە سەفەریش بکە لە مارێک خۆی سزنە ئەو زەکەریە لە بەلاش دەنگەکەشی کوشت خۆشی گردا قەشمەر کلک و باڵیش کرایە کلک و باڵی لە بۆی نییە پارەی حکومەت ڕاستە قەرزارە بەس کاکارە ئەو قەرزار نییە هەموو دەوڵەمەندەکان قەرزارن هەموو ژنەیان دایتەوە بەس بەرەوی سەور بەو نێچیریە وای لەگە دەکەن یان ئەو ئیمپایرە چییە دەڵێن داوای 100 ملیۆن دۆلاریان لێ کردیان نەیدایە ئەجزیان کرد وازەم هەتا هەندێکی پارەدا ئەوزە ئەوە ڕۆی یعنی ئەو گاڵتەکردنە پەیدا بووە دەچن بە زۆرم لێ پارە وەردەگرن و پارەکە ناگەڕێتەوە لەو خەزینەی دەوڵەت لەو خۆیانە یەک چەتەگەریە ئەوە گەورەکانە چەند بێ خوارێ ئەوها بچووکتر دەبیت کلک و باڵی جەماعەتی نێچیر دەکەن بەس وەڵڵاهی ئەمە خۆوەکو وتمان نێچیر شادزە تا پێی کرا یعنی ئاژەڵ بە ئاژەڵایەتی خۆی هەندێک خواردن دەخوا دوای ئەوەی کە تێر دەبی بەجی دێری لەو پاش ئەوانە تێردنیان نییە بڕوا بکەن بە فلس قەت فڕێنان ینی بەجی نایەن هەمووی دەبن ئەو 30 ساڵە تێر نەبوونە هەمووی بۆ ملیاردێر یان لە ملیۆنی پەڕینەوە لەوەی بەجی نایەن ئەوەی پاڤێل و لاهوریش بەشەی ڕەنگدانەوە پاڤێل لۆ هەموو پارەکە و دزەکەی لە خۆی نەبێ لێ بگەڕێ لاهور و برایەکانی بەشی ببەن وەریە دەری هەموو دێ هەموو لۆ تەواو خاستن کە ئۆپۆزیسیۆنەوە یعنی هاوڕێیان ئەو حاڵەتانە گەلەگەلێک زۆر بووە ئەوە وەکو گوتم ڕەنگ بڵێ شەڕی دەوڵەمەندەکان و چاویان نەرێ بەس کاکە و زۆر خەتەرە ئەوە نیشان دەدا کە حکومەت نییە ئەوە نیشان دەدا کە قانون نییە یعنی ڕاستە ئەوانە پارەی دەوڵەمەندەکان سەر بە نێچیرێنیان سەر بە لاهورینە کۆی دوێنێ سلێمانی ڕوویدا بەس ئەوە حکومەتی چ و قەشمەری کاکە هەموو شتێک پرەنسیبی خۆیە بڕۆ بە ڕێگای دادگا بە ئەسلوبەک بە عەدالەت لەبۆ هەر هەمووان وەکۆی شەیدان دێت جەبار فەرمانی لایەدا بەنمونە کە حەق خۆت بەنمونە ئەگەر حەقیەکە بێ بە من ناحەقیەکە لەوەدایە کاکە جەبار فەرمان مردی هەموو منداڵەکانی وەزیر و پەرلەمانتان پارەیان لۆ چییە تۆ هەر پارەی شەی ئەوە خانن شیری وەردەگری بەس بڕۆ ئەوانەی کە وەزیر نەبوونە بڕۆ ئەوانەی وەکو تەحسی شاوێسیە بڕۆ ئەوانە ببڕە کەی ئەوانەت بڕی ئەو کات ئەمەش هەست پێ دەکەن نیەتێکی باشت هەیە ئەنی قەزدەم لەسەدێ هەنگاوەکە بخراب نییە بەس ئەوەش ئینتیقامی سیاسی ئەوەش میزاجیە ئەوەش جیاکاریە ئەگەر لەسەر هەمویان کرد کەسمان نابی گلەی بکەن وەڵا کەی دیتمان لەسەر باڵی مەسروری هەموو کات کە حزبێک لە پارتی خۆی دەستی پێکرد لە بنەماڵەکەی خۆی دەستی پێکرد کەس کوردوتنی کە گوتیان حەق ئاو ڕادەوەستی بەزە تو بەس ئیلاجی بکە ئەو دەوڵەمەندەکانیش وای کاک مەسرور بە قوربان چاوەکەم ئەگەر ئەتی دژی گەندەڵی بڕۆ لە گەندەڵەکانی پاراستن دەست پێ بکە لە خۆت دەست پێ بکە لە بابت لە براکانت ئەو کات ئەمەش هەموومان دەڕێن وەڵی بیارە کاکم چاکساچی ئەکە ناوی چیە قەشمەریکردنە بەغەڵێک دەچی بەزە جەماعەتی نێچیری دیا ڕوتێنەوە و پارەیان لێ وەردەگرن و مەشاریع و هەتا هاوڕێیان من ماوەک نەمە بەر ڕامگەیان بڕوا بکە ئەوەی کۆمپانیای سلاحەدینی هەیە نێچیر
ئەوەی کرد گوتی قەلۆش تاوا بەناوی کەسێکی کرد شتەشکەی دروست کابراشیان ناردە ئەڵمانیایی ئەوە ڕوا بکەن لە ترسانەوە بیگری مەسرور ئەوەی کە ئەو دی تشتان بە خۆتان کە لەو ماوانە لە هەولێرە و پەرلەمانتاری گۆڕان باسی کرد کوازم 600 ئەوە دۆنم زەوی لە چادەوروبەری پەرلەمان و ئەوانە بۆ دەڵێ ئەو تەرما بتە شەڕ دەنێوان خۆیان وەڵا 400 بە 200 هەندێک بچە بردیان ئەوەی بە کەیفی خۆیان دەبن یعنی ئێستا بەهەرحاڵ شتێک نەما ناوی حکومەت بێت چەتەگەریە دەست و بێدەستە یاسای غابەیە کو یاسای غابە هەر یەکێک دەسەڵات هێبێ ئەو دەیخوا ئەمان شتە پاڤێل بە کەیفی خۆی دەیکە هەرچی دەستی بێ دەیکە تەقسیری ناکە بۆ چاکسازیش دەیفرۆشی مەسرور بارزانی شەروان کاتێکی خۆش